دابەژنەکردنی موچەی مانگی شوبات لە کۆتاییەکانی مانگی سێدا دەستکرا بە دابەشکردنی لە نێو بازاری شاری سلێمانیم ئەمێ بزانم دۆخی بازار چۆنە بە بەراورد بە ساڵەکانی پێشوو هەڵبەتکات نزیکە بینەوە لە ڕۆژانی جەژن ساڵانی پێشوو لە دوای 15 مانگی ڕەمەزانەوە بازار جم و جۆڵ و قەرەباڵغی گەجگا زۆری بەخوابینی کە هاوڵاتیان مەبەستی کڕین و پێداویستەکانی جەژن ڕویان لە بازارەکە لە بەردەمێکە لە فرۆشگاکانم زیاتر لێرە بابەتی وشکا فرۆژە لێرە کشمیش و قەیسی و کۆمەڵە خواردەمەنی دیکەکە بەشێکیان پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیانەوە بە دیاریکراش پێداویستی ڕۆژانی جەژن کە ساڵانی دیکە هاوڵاتیان بە شڕی ڕیان لە بازارەکانە کرد بەمەستیکردنی سلااو دەبێت کاک ئەحمەدیکێکە لە فرۆشارانی گوزەرەکە مێ بزانم دۆخی بازار چۆنە لە زاری تۆ بزانم کە ئەزمونت دێ لە ناو گوزەر و بازارەکە سەرەتا بەخێراتتانەکەم دیارەم ساڵ بازارێکی زۆر خراپمان هەبووە چی کەلوپەلی کە هاتوتە ناو بازارە بە بۆنەی جەژنەوە بڵێ بۆ نمونە قەیسی و کشمیش و بابەتی جەژن هەمووی ماوەتەوە زیاتر ئەشگەڕێتەوە بۆی کە موچە نییە هاوڵاتیان هیچی لە کاتی خۆیان موچەوە ناگرن بە سێ مانگ جارێک موچەوەرەگرن هاوڵاتیان لەم کاتە یعنی لە بازارە جوڵەیەکی زۆر زۆر کەم هەیە لەبەرەوەی بێموچەیە و بێپارەیە ئێستا ئێمە چی کەلوپەلی کە ناومانە بۆ جەژن تاوانم قەیسی و کشمیشە ساڵان زۆر سەربە بوو ئێستا هەمووی ماوەتەوە بەسەرمانە تووشی زەرەرێکی زۆر بووین نزیکی دوو مانگ ئەمجا حکومت موچی مانگی دوی لە نزیکی مانگی چوارە دابش کرد ئەو وڵاتیانی کە موچیان وەرگردووە بۆ موشە قوڕوپەمان بەرەمانە زۆرنیان داوە بە قەرە زوان باش دابشکردنی موژر مەبەستەکەم ئەوەیە هەر بازار جوڵی تێنە بازار بڵی سێ ڕۆژە موچە درا هیچ جوڵێکی نەکرد لەبەرەوەی کە موچەخۆران هەمووی قەرزار بوون هیچ ئەی توانای ئەوانەیە بێنە بازار ڕۆشتکردن لەوانەیەوەی کە موچەشی وەرگروێ بێتەوە بە قەرزی مارکێتەکان جوڵی نەکردو بازار هیچ نرخی خواردنەکان چۆنە بەراورد بە ساڵی پێشوە هەروە خۆیەتی یا گران بووەوە چییە؟ وەڵا گران نەمەوە شدەرەوە خۆیەتی تقریبا دابەزینی بای دلار بۆ چەند هەزارێ بۆ ئەگەر لە دو هەفتەی پێشوو بۆ 100 دلار 152 بۆ ئێستا هاتووە 147 ئەوانە هیچ کاریگەری نە لەسەر دابەزین بەتەکیید تەبعاً تەسیری هەیە شتانی کە بە دلار دێن ئێستا لەگەڵ ڕۆژانە فەرقیان هەیە دابەزی و شتەکان بە پێی دۆلارەکە شتیش دابەزێ بەڵام چکون بازار هیچ جوڵێکی تیانێ و پارێتیانە هیچ بازار جوڵی نەکردەوە کردنی فرۆشتن زۆر کەمە ئەوە بین ئێستا بەرەو جەژنەوە بازارەکە بۆ خۆتان بینن تەسویریکەن هەر کەسیتیانێڵی جەژنە زیاتر ساڵانی پێش و خەڵک خواسی لەسەر چییە بوو ئەم ساڵ بەوەی بێپارەی و بێمەعاشی و ئەوانەوە وڵا زیاتر لەی ساڵانی پێشوو لە کاتی جەژنەکانە قەیسی زیاترە ڕۆی کشمیش زیاترە ڕۆی ئەو باوەتانە زۆر بە شێوەیەکی بەرچاوە ڕۆژن ئێستا هیچ جوڵەی کتیانێ چی هاتووە ماوەتەوە ڕستقانی کە هاتوون ماناوردەکراوی چی وڵاتێکنم وڵا زیاترم بازاڕی ئێمە زیاتر لە هەشتای کەلوپەلی ئێرانیە ئێرانی و تورکیە و زیاتر ئێرانیە باوەتی قەیسی کشمیش هەموو ئێرانیە و ئەفغانیە و تاجیکیە و گواستنەوە تێچووینەکەی بە دۆلارە هەر بە دۆلار تەمانەوەڵە لە خزمەتانە بەڵەوەی بینەر و بیسەری موتەیەکە لە فرۆشاران بوو کەەوە خۆی باسی بە بەراورد بە ساڵانی پێشوو سستی و چۆڵێکی هێچگار زۆر بەنێو گوزەرەکە و دیارەوە بۆی دواکەوتن و پێنەدانی موچە لە کاتی خۆیدا بەشێ لە وڵاتیان توانای یاخۆت بڵێن وەکو ساڵانی پێشوو توانای کڕینی پێداویستەکانی جەژنانێ ئەوە ژوای کردووەکە چۆڵی بە بازار و گوزەرەکانی نێو بازاری شاری سلێمانیەوە دیار بێت.